ڕاستە هەنێک لە برایەن دەڵێن ئەمە بیدعەیە، بەڵام بەلای منەوە یادی لە دایکبوونی محەممەد گیان پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم خۆشترین و خۆشترین چێژ بە من دەبەخشێ، تایبەتی لە مانگی مەولودە. یادی لە دایکبوونی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە هەموو مرۆڤایەتی و بە تایبەتی مسلمانانی کورد و کوردستان پیرۆز بێ. هەستی یادی لە دایکبوونی پێغەمبەر بە تایبەتی مەولودی نەبەوی، مەولودی شەریف هەستێکی زۆر تایبەتە. بۆیە هەمیشە من کاتێککە مانگی مەولودێ بە مانگێکی تایبەت و پڕ مناجات و پڕ خۆشگوزەرانی دەبینم. بۆیە هیوادارم هەموو مسلمانێکی بەڕێز بەبێ جیاوازی ڕێز دەمیادە بگرێ، چکا بەڕاستی هەنێ بابەت جاری وایە زەقەکرێتەوە بۆ ناشرینکردنی ئەمیادا ئینشاءالله، چونکە بەڕاستی یاد ڕاستە هەنێک لە برایەن دەڵێن ئەمە بیدعەیە، بەڵام بەلای منەوە یادی لە دایکبوونی محەممەد گیان پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم خۆشترین و خۆشترین چێژ بە من دەبەخشێ، تایبەتی لە مانگی مەولودە. سوپاس بۆ ئێوە و بەشداریکردنتان لەمیادە پیرۆزە. مامۆستا چەند ساڵە بەشداری یادی مەولود دەکەیت؟ ئەوە تای لە بیرم بێ بەشدارم، زۆر بەشدارم، وەکو چی وەکو خۆشەویستیم بۆ پێغەمبەری گیان صلی الله علیه وسلم. چی یادگارێکی کۆنە دێ لە مەولودە کە هەرگیز لە بیری نەکەیت؟ مزگەوتی بێخود. لە کاتی کۆندا لە مزگەوتی بێخود سرود و ئەو یادانەی کاتی سەردەمی خوا لێ خۆش مامۆستا مەلا شێخ حوسێن و مامۆستا عومەر نیزامی و هەموو مامۆستا بەڕێزانە و یادی بەخێر مامۆستا مەحموو کە ئێستا لە ژیاندا نەماوە، توانی بوویان چێژێکی تایبەت بە مەولود بەخشن، بە تایبەتی لە گەڕەکە شەعبیەکانە ئەو یادە زۆر ڕوون دیارە.